یەکێک لەو دیاریانەی کە مرۆڤایەتی هەمیشە لە پێناویدا سوپاسگوزاری خوددا دەکا بەخشینی منداڵە. کاتێک دوو کەس دەچنە نێو ژیانی هاوسەرگیریەوە وەچەخستنەوە و دروستکردنی منداڵ یەکێک لە ئامانجە گرنگەکانی ژیانیان دەبێت. دروستبوونی کۆرپەلەش لەناو منداڵدانی دایکدا پرۆسەیەکی ئاڵۆزە و لە ڕووی زانستیەوە وەک هەر بەش و کارلێکەکانی تری لەشی مرۆڤ ئەگەری کێشەی هەیە و هەندێک لە هاوسەرەکان هەموو هەوڵێک دەدەن بۆ وەرگرتنی چارەسەر و چەندین سەردان و نەشتەرگەری ئەنجام دەدەن تاوەکو هەوری ڕەشی نەزۆکی ئاسمانی خێزانەکەیان بربدات. هۆکارەکانی سەرنەکەوتنی سکپڕبوونی ئاسایی زۆرن، بەشێک هۆکارەکەی بۆ نێرینە و بەشێکیان بۆ خانمەکە دەگەڕێتەوە. هەندێک جاریش هۆکاری هاوبەش هەیە لە نێوان خانمەکە و هاوسەرەکەیدا. بۆیە کاتێک دوای 12 مانگ لە هەوڵی بەردەوامی دوو هاوسەر بۆ سکپڕی سەرکەوتوو نابێت، سەردانکردنی پزیشک پێویستە. یەکێک لەو شێوازانەی بۆ گرفتی منداڵ نەبوون بەکاردەهێنرێت ڕێگای منداڵی بلووریە کە لە جیهاندا بە ڕێگایەکی زۆر سەرکەوتوو دادەنرێت لە هاوکاریکردنی ئەو ژن و مێردانەی ئەم کێشەیەیان هەیە و دەیانەوێت منداڵیان هەبێت. منداڵی بلووری بریتیە لە پیتاندنی هێلکەی ئافرەت بە سپێرمی پیاو لە دەرەوەی لەشی ئافرەت. سەرەتای پرۆسەکە بە هاندانی هێلکەی خانمەکە دەست پێ دەکات بە دەرمانی پێویست. پاشان هێلکە پێگەیشتووەکان لە هێلکەدان وەردەگیرێت و دەردەهێنرێ بە یارمەتی ئامێری سۆنار و لە ژێر سەرکردنی گشتی یان دەرمانی هێورکەرەوە. هێلکە وەرگیراوەکان بە سپێرمی پیاوەکە دەپیتێنرێن لە ناوەندێکی تایبەت چاودێری دەکرێن. دوای 2 بۆ 5 ڕۆژ دەگەڕێنرێتەوە ناو منداڵدانی ئافرەتەکە. منداڵی بلووری لەلایەن پزیشکی پسپۆرەوە بڕیاری لێ دەدرێت بۆ ئەو خێزانانەی کە بە شێوازی ئاسایی منداڵیان نابێت. بۆ نمونە وەک بوونی کێشە لە بۆڕی هێلکەدانی خانمان یان کەمی لە ژمارە و ناڕێکی شێوە و جوڵەی سپێرم لە پیاوان. منداڵی بلووری بۆ یەکەم جار لە 10 نۆڤەمبەری 1970 لە شاری مانچستەری ئینگلترا ئەنجامدرا بۆ خێزانێک کە چەندین ساڵ بوو چاوەڕێی چارەسەر بوون. لە 25 جوڵای 1970 منداڵێکی کچیان بوو بە ناوی لویس براون. لویس براون یەکەم منداڵە لە جیهان کە لە ڕێگەی منداڵی بلووریەوە لە دایک بووە. ئەو خانمە ئێستا بۆ خۆی دایکە و بە شێوازی سروشتی دووگیان بۆ خاوەن منداڵە. ئەم ڕێگا چارەسەرش لە سەردەستی پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی ئافرەتان بە ناوی پاتریک ستیپتۆی و ڕۆبێرت ئێدوارد زانای فسیۆلۆجی بۆ یەکەم جار بە سەرکەوتویان جامدرا. ئەوەی دووەمیان براوەی خەڵاتی نۆبلە لە بواری دۆزینەوە و پێشخستنی زانستی منداڵی بلووری. لە سەرەتای ساڵانی هەشتاکانیشەوە یەکەم بلوورە منداڵ لە وڵاتی ئوردن لە سەردەستی دکتۆر زەید کیلانی لەدایک بوو. ئێستاش دکتۆر سەنەد کیلانی کوڕی هەمان پسپۆڕی باوکی وەرگرتوێتەوە و وەکو خێزانێک خەندە خستنە سەر لێوی دایکێک بە هاوکاریکردنی لە منداڵ بوون بە گرنگترین ئەرکی خۆیان دەزانن. لێرە لە نەخۆشخانەکەیان چارەسەری منداڵ نەبوون لە ڕێگای بلووری ئەنجام دەدەن. بەشی یارمەتیدانی پرۆسەی دووجیانی سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو لەسەر دەستی دکتۆر زەید ئەلکەیلانی. سەرەتا ئەو دەستی کرد بە ئەنجامدانی منداڵی بلووری لە ئوردن. ئەم تەکنۆلۆژیایە لە ساڵانی هەشتاکان تا ئێستا پێشکەوتنی زۆری بەخۆ بینیوە لە سەرەتا سادەکەی تا ئێستا. هۆکارەکانی منداڵ نەبوون زۆرن، بە شێوەیەکی گشتی دەکرێنە دوو بەش. ئەوانەی پەیوەندی بە پیاو هەیە لەگەڵ ئەو هۆکارانەی پەیوەندی بە ئافرەتان هەیە. ئێمە لێرە هەوڵ دەدەین بە شێوەیەک پێشوازی لە هەوڵەتیان بکەین کەوا هەست نەکەن نەخۆشن، بەڵکو وەک کەسێکی ئاسایی مامەڵەیان لەگەڵ دەکەین و
هیوایەکی زۆریان بۆ دروست دەکەین چونکە ئەوان لە قۆناغێکی زەحمەتدان کە دێنە لای ئێمە. تەکنۆلۆژیای ئەو پرۆسەیە پێشکەوتنی بەخۆبینیوە. بۆ نمونە پێشتر وەرگرتنی هێلکەی ئافرەت لە ڕێگەی نەشتەرگەری بوو، بەڵام ئێستا لە ڕێگەی ئامێری سۆنارە و بە کاتێکی کەم تەواو دەبێت و دوای تەواوبوونی پرۆسەکە ئافرەتەکە دەتوانێت بگەڕێتەوە ماڵی خۆی. خودی ئەم کارە ئاسان نییە و تۆزێک گرانە لە ئەنجامدان و لە ڕووی تێچوونەوە و بەڵام ئێمە چاکترین ڕێگای زانستی گونجاو دەگرینە بەر تاوەکو بە باشترین ئەنجام لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە هەروها لە ڕووی ویستی نەخۆشەوە و ئێمە ڕێنمایی پێویست دەدەین بە خێزانەکان چونکە دوجار بڕیاری ئەنجامدانی ئەو کارە لای ئەوانە. ڕەنگە دواکەوتنی سکپڕی بە تایبەت ئەگەر هۆکارەکەی لە ئافرەتەکە بێت، بۆ نمونە گرەی منداڵدان یان بوونی پەردەیەکی ڕێگر یان هەندێک جار دواکەوتنی سکپڕی هۆکاری نادیارە. لەو کاتە ئەگەر بینیمان ئەنجامدانی نەشتەرگەری دەبێتە هۆی ئامادەکردنی منداڵدان بۆ سکپڕی، ئەوان نەشتەرگەری کە ئەنجام دەدەین لە سەرەتا پاشان دەست دەکەین بە پرۆسەی دانانی منداڵی بلووری. گەلێک جاریش دوای نەشتەرگەریەکە بە شێوەیەکی ئاسایی سکپڕی ڕوودەدات و واتامەرز نییە هەموو کات هەر لە سەرەتاوە منداڵی بلووری بڕیاری لەسەر بدەین. پاش ئەوی بڕیاری دانانی منداڵی بلووری دەدەین لەسەر بنەمایەکی زانستی دەست دەکەین بە هاندانی هێلکەدان بە دەرمان و هۆرمۆنەکان و چاودێری پرۆسەی گەورەبوونی هێلکەدان دەکەین بە ئامێری سۆنار و سەیری منداڵدان دەکەین کەوا بزانین ئامادەیە بۆ وەرگرتنی هێلکەی پێتێنرا و ئەوەش بە هاوکاری کارمەندانی بەشی تاقیگا بۆ ئەوەی دڵنیا بن لە حاڵەتی هێلکە پێتێنراوەکان. ڕێگەی منداڵی بلووری جگەلەوەی بەهۆیەوە کێشەی زۆرێک لە خێزانەکان چارەسەر دەکات، ئەم جۆرە پرۆسەیە بە تیمێکی هاوبەشی پزیشکان و شارەزایی تاقیگا ئەنجام دەدرێت. پاشەوەی پزیشک و یاریدەدرەکانی تۆوی هێلکە وەردەگرن، کەسانی وەکو دیما هەڵدەستن بە پیتاندنیان. هاوسەرەکان بە یەکەوە دێنە لای ئێمە و سەرەتا پیاوەکە سپێرمەکانی لێوەردەگیرێت و پشکنینی بۆ دەکرێت لە ڕووی ژمارەی سپێرمەکان و جوڵە و شێوەیان. پاشان باشترینی سپێرمەکان هەڵدەبژێردرێت. پاشان نۆرەی ئافرەتەکە دێت و لە ژێر سڕکردنی گشتی هێلکەکانی لێوەردەگیرێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە. پاشان هێلکەکە لە ناوەندێکی تایبەت دادەنرێت کە گونجاوە بۆ هەڵگرتن و کار لەسەرکردن. پاشان لەناو ئەو ئامێرە دادەنرێت و کاری لەسەر دەکرێت بە هەندێ ئەنزیمی تایبەت تاوەکو هیچ خانەیەکی تری لەگەڵ نەمێنێت و سەیری گەشە و گەورەبوونی هێلکەکە دەکەین. پاشان لەسەر ئەو ئامێری مایکرۆسکۆپە باشترین سپێرم دێنین و کاری پیتاندنەکەی پێ ئەنجام دەدەین. پاشان دایدنینە ناو ئامێری هەڵهێنەر بۆ ماوەی 5 ڕۆژ چاودێری دەکەین. ئەم ژوورە و ئامێرەکانی ئێرە تایبەتە بۆ ئەو کەسانەی کە داوای دیاریکردنی ڕەگەزی منداڵ دەکەن. ئەو ئامێرە پێی دەڵێن ئیمبریۆسکۆپ کە تاکە ئامێرە لە ئوردن و بریتیە لە ئامێری هەڵهێنەر و مایکرۆسکۆپ لە هەمان کاتدا، واتە کاتێک تۆ نمونونەکان وەردەگری دەیپارێزی لە ژینگەی دەرەوە. بەهۆی ئەو ئامێرە زانیاریەکان هەمووی بە شێوەی ڤیدیۆ تۆمار دەکرێت و دەتوانی پاشان سەیری بکەیتەوە. پاشان دەتوانی کۆپیەک بدەیەوە بە ئافرەتەکە بۆ ئەوەی بزانی پرۆسەکە چۆن بووە. ئێمە لێرە قسە لەسەر ئەوە دەکەین کە چۆن منداڵی بلووری پێشکەوتنی بەخۆی بینیوە. بۆ نمونە لە سەرەتا منداڵی بلووری تەنیا بۆ یارمەتیدانی سکپڕی بوو، پاشان پێشکەوت بۆ دیاریکردنی ڕەگەزی منداڵ و زانینی نەخۆشیە بوو ماوەی یەکان. واتە سەرەتا مەبەست لی پێکەینانی خێزان بوو، بەڵام لە سەردەمی ئێستا مەبەست لی دروستکردنی خێزانی تەندروستە بۆ کۆمەڵگە. لەبەرەوەی هەندێک لە خێزانەکان کێشەی منداڵبوونیان نییە،
بەڵام لەبەر چەند هۆکارێکی زانستی یان کۆمەڵایەتی دەیانەوێت ڕەگەزی منداڵەکەیان هەڵبژێرن، بۆیە لە ئێستادا ڕێگەی چارەسەرکردن بە منداڵی بلووری بۆ چەند مەبەستێکی دیکەش بەکاردەهێنرێت کە لەم ڕێگەیەوە دەتوانرێت ئەو زایگۆتانەی لە پیتاندنی هێلکە و تۆ دروست دەبن پشکنینیان بۆ بکرێت و ڕەگەزی داواکراو هەڵبژێردرێت و بخرێتەوە ناو منداڵدانی خانمەکە. لومە باز لەو پێشکەوتنە زانستیانە دەکات کە بەهۆیەوە دەتوانرێت بزانرێت ئەو زایگۆتە کۆرپەلەی کچ یان کوڕی لێ دروست دەبێت. سەبارەت بەو کەسانی کە سەردانمان دەکەن بە مەبەستی دیاریکردنی ڕەگەزی کۆرپەلەکانیان پێویستە هیچ جۆرە کێشێکی وەچەخستنەوەیان نەبێت. ئەمە لە ڕووی پزیشکیەوە پێویستە سەلمێنرابێت. بۆ ئەوەی خێزانێک بتوانن ڕەگەزی منداڵەکەیان هەڵبژێرن، پێویستە سەرەتا بچنە ناو پرۆگرامی منداڵی بلووری، واتە بە هەمان شێوەی بلوورە منداڵ هێلکە و تووی هەردوو هاوسەرەکە وەردەگیرێت بۆ پیتاندن و هەروەها دروستکردنی کۆرپەلە لە ناو تەقیگا. پاش 3 ڕۆژ لە پیتاندنی کۆرپەلەی پیتێنراوی دەبلاستۆمیری ئامادە دەبێت بۆ پشکنینی لە ڕووی بۆ ماوەییەوە. من لێرە خانەیەکی لێوەردەگرم پاشەوەی کە بە تەواوی خاوێنی دەکەم لە پاشماوەکانی دیکە و بە جوانی ئامادەی دەکەین لەسەر ئەم سلایدە دایدەنین بە شێوەیەکی تایبەت و زانستی کە لە کاتی تەماشاکردنیدا لەژێر مایکرۆسکۆپ هیچ شتێکی دیکە جگە لەوەی کە دەمانەوێت بیپشکنێنین نەبینرێت. بۆیە مادەیەکی تایبەتی بەسەردا دەکەین کە وای لێ دەکات تەنها کرۆمۆسۆمەکانی ڕەگەزی مرۆڤ دیار دەخات. ئەوانش کرۆمۆسۆمەکانی X و Y-نن. بە گوێرەی ڕەنگەکان دەزانین خانەکە خانەی ڕەگەزی نێرە یان مێ. ئەم ڕەنگە شەپۆلێکی تایبەت دەداتە ئەم مایکرۆسکۆبە و دەتوانی بڕیار بدەیت. بە هەمان شێوە دەتوانی تەماشای کرۆمۆسۆمەکانی دیکەش بکەیت کە تایبەتن بە نەخۆشیەکانی وەک داون بە تایبەتی بۆ ئافرەتانەی کە تەمەنیان سەروی 35 ساڵیە و ئەگەری نەخۆشی وەک داون و بیرکۆلی هەیە لە منداڵەکانیاندا کە دروست ببێت. بۆیە تەماشای کرۆمۆسۆمی 13 و 18 و 21 و کرۆمۆسۆمەکانی XY دەکەین. بەم شێوەیەش دەتوانی ڕێگربین لە بارچوون و دروستبوونی منداڵی هەڵگری نەخۆشی بۆ ماوەیی و ترسنە. ئێستا شتێکی زۆر سەیر نییە کە بڵێ لە سایی پێشکەوتنە زانستیەکانەوە دەکرێنەوەی داهاتوو لە ئێستاوە لە ناو فریزەرەکاندا هەڵبگیرێن تا ئەو کاتەی کە کەسەکە دەیەوێت منداڵی ببێت، چونکە هەندێک دۆخی وەک چوونە تەمەن و حاڵەتی چەند نەخۆشیەک توانای وەچەخستنەوە لە هەردوو ڕەگەزی نێرینە و مێینەدا کەم دەکاتەوە. دکتۆر نەعیم پسپۆڕی نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایکبوونە باز لەوە دەکات کە ئێستا بۆ ئەوەی لە ژیانی پیشەیی خۆیان دانەبڕێن کەسانێک دەتوانن پێکهێنانی خێزان دوا بخەن بێ ئەوەی کاریگەری لەسەر توانای منداڵبوونیان هەبێت. لەگەڵ پێشکەوتنە نوێیەکانی بیرۆکەی هەڵگرتنی هێلکە و سپێرمی پیاو کە لە ئێستادا ڕێگایەکی نوێ هەیە بۆ هەڵگرتن بە شێوازی بەستان کە جیاوازی هەیە لە ڕێگای کۆنەکە کە بە شێوەی بەستانی هێواش ئەنجام دەدرا. ئەو ڕێگانوێیە لە ماوەی 11 ساڵی ڕابردوو بەکاردێت و سەرکەوتنێکی باشی بەدەستهێناوە. لە ڕابردوو نەمان دەتوانی هێلکە بە تەنیا هەڵبگرین لەبەر ئەوەی ڕێژەیەکی کەم لە هێلکەکان بە زیندوی دەمانەوە، چونکە ڕێژێکی زۆر ئاو لەگەڵ هێلکەکە هەبوو لە کاتی بەستان و کریستالی بەفر دروست دەبوو، بەڵام لە ڕێگانوەیەکە ئەم کێشەیە چارەسەر کراوە.
ئێستا لە ئوردن و زۆربەی سنتەرە پێشکەوتوەکان هەڵگرتن و بەستانی هێلکەی پیتێنرا و بەشێکە لە پرۆسەی دووجانی دەستکرد لەبەر ئەوەی هێلکە و سپێرمی ئامادەکراوت هەیە ئەوەش چانسێکی زیاتر و باشتر دەدات بۆ خانمان وەک ئەوەی ڕێگای سروشتی هەیەی. یەکێک لەو ئەنجامە دڵخۆشکەرانە ئەوەیە منداڵبوونی دەستکرد ڕێژەی سەرکەوتن و ژیانی زۆرە چونکە من وای دەبینم هێلکە پیتێنراوەکان هەڵدەبژێردرێن و ئەوانەی کە لاوازن دەمرن و جیا دەکرێنەوە. لەبەر ڕۆلی ئێستای ئافرەت لە کۆمەڵگا و هەروە کارکردنی بە هەمان شێوەی پیا و ڕەنگە لە هەموو کاتێک ناتوانێت دووجیان بێت و منداڵیشی ببێت. بەڵام ڕەنگە بیەوێت لە داهاتوو دووجیان بێت وەک ئەوەی چاوەڕێی هاوسەری داهاتووی بکات یان چاوەڕێی باری کۆمەڵایەتی دەکات باشتر بێت. بۆیە ئەو خانمانە دێنە لای ئێمە و داوای هەڵگرتنی هێلکیان دەکەن. هەروەها بۆ پیاوانیش ئەوە ڕاستە بە تایبەت ئەوانەی تووشی شێرپەنجە دەبن و وەروە چارەسەری کیمیاوی یان تیشک وەردەگرن. پێش چارەسەرێکە دەتوانین نمونەیان بۆ هەڵبگرین چونکە زۆربیان دوای چارەسەری سپێرمەکانیان دەمرێت و ئەو نمونانە دەتوانرێت بۆ چەند ساڵێک هەڵبگیرێت. دیاریکردنی ڕەگەزی منداڵ بابەتێکی زۆر هەستیارە لە کۆمەلگای ئێمە. زۆربەی ئەوانەی دێنە لای ئێمە داوای منداڵی کوڕ دەکەن. بۆیە ئێمە ناتوانین هەر کەسێک بێت داوای دیاریکردنی ڕەگەزی منداڵ بکات بۆی ئەنجام بدەین. پێویستە هۆکارێک هەبێت بۆ ئەم داواکاریە. بۆ نمونە ئەگەر هۆکارێکی پزیشکی هەبێت ئەوە هیچ کێشە نییە. بەڵام بۆ هۆکاری کۆمەڵایەتی پێویستە لە چوارچێوەی مەبەستی تایبەت ئەم کارە بکرێت. بۆ نمونە بۆ هاوسەنجی خێزانی بێت زۆر جار پێویستمان بەڕای زانایانی ئاینی هەیە. بۆ نمونە ئافرەتێک تەمەنی 39 ساڵە و دوو لەشتەرگەری منداڵبوونی بۆ کراوە و دوو کچی هەیە. ئێستا داوای کوڕ دەکات. من بە داواکەی ڕازی دەبم و پێویستە هۆکارێکی دیاریکراو هەبێت بۆ داواکردنی دیاریکردنی ڕەگەز. هەروە هەموو ئەوانەی دێنە لای ئێمە داوای کوڕ ناکەن. هەندێک خەڵک دێن داوای کەس دەکەن. ئەم جۆرە زانستە بە هەمان شێوە پێویستی بەبوونی شارەزاییەکی تۆکمەی تاقیگەیی هەیە چونکە پرۆسەی هەڵگرتنی کۆرپەلە و خانەکانی تریش هەمووی لە تاقیگەی پێشکەوتوودا ئەنجام دەدرێت. ئەم خانمە توانای تاقیگەکەی خۆی و کارەکانی باس دەکات. ئێمە ئێستا لە تاقیگەی کۆرپەلەداین. ئەو ئامێرە سەرەکیانەی لەم ژوورەدان بریتین لە هەڵگرەکانی کۆرپەلە و ئامێری پیتاندن. ئێمە لێرە هێلکەی ئافرەت و تۆی و پیا و وەردەگرین و دەیان پیتێنین و کۆرپەلەی لێ دروست دەکەین. ئەنجایان ئەوە تا کۆرپەلەکە دەگێڕینەوە ناو منداڵدانی دایکەکە یان بە بەستووی هەڵیان دەگرین یاخود بۆ پشکنینی کڕۆمۆزۆم و نەخۆشیە بۆ ماوەیەکانی بۆ ئەنجام دەدەین. دەتوانین بڵێن ئەوەی تاقیگەکە لەوی تر جیا دەکاتەوە جۆر و کوالەتی ئامێرەکانی تاقیگەکەیە. هەر تاقیگەیەک ئامێری پێشکەوت و بەکار بهێنێ ئەنجامەکان سەرکەوتوتر دەبن. بێگومان منداڵی بلووری بۆ ئەو ژن و مێردانە بەکار دەهێنرێت کە توانای وەچەخستنەوەیان نییە بە شێوێکی ئاسایی. جگەلەوەش ئەم جۆرە نەشتەرگەریە بەکارهێنانی تریشی هەیە و وەک دیاریکردنی سێکسی منداڵ بۆ ئەو هاوسەرانەی کە دەیانەوێت کچیان کوڕیان ببێت. هەروەها ئەو خێزانانەی کە نەخۆشی بۆ ماوەییان تێدا بڵاوە دەتوانن لێرە پشکنین بۆ کۆرپەلەکانیان بکەن. بزانن کە ئایا منداڵی داهاتویان هەڵگری ئەم نەخۆشیان یاخود نا. یاخود ئەو کۆرپەلەیەی دەخرێتە منداڵدانی دایکەکە ئەم جۆرە نەخۆشیی نەبێت. بەمەش خێزانێکی تەندروست بەرهەم دێت. ئێمە لێرە جگە لە منداڵی بلووری کە پێی دەگوترێ IVF IVMیش ئەنجام دەدەین کە ئەمەیان داهێنانێکی زۆر نوێیە. ئەویش بریتە لەوەی کە هێلکەی خانمەکە لە ناو تاقیگە پێدەگەێنین. بەمەش پێویست ناکە خانمەکە ماوەیەک پێش نەشتەرگەریەکە ئەو هەموو دەرمانە وەربگرێ بۆ پێگەیاندنی هێلکەکانی.
کەواتە ئەو خانمانەی کە هێلکەدانیان لاوازە زۆر سوود لەم جۆرە منداڵی بلووری وەردەگرن بێ ئەوەی کە دەرمانەکان زیانیان پێ بگەێنێت. پێگەیاندنی هێلکەکان 6 هەتاسی کاتژمێری پێدەچێت. ئەمەش بە گوێرەی ئەوەی کە هێلکەکە لە چەق خۆناغێکی گەشەدایە. هەروەها ئێمە هۆرمۆنی پێویست دەدەینە هێلکەکان هەروەک ئەوەی بڵێ هێشتا لە هێلکەدانی خانمەکەدان. جگە لەمانە لەم تاقیگەیە دەتوانین کۆرپەلە زیادەکان کە لە پیتاندنی یەکەم دروست بووە بە بەستووی بپارێزین یان تۆوی هاوسەرەکەی و هێلکەکانی خانمەکە لە بانکی تایبەت هەڵدەگرین کە ئەمانە سوودێکی زۆریان هەیە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە لە تەمەنێکی گەورەتردا ژیانی هاوسەرگیری پێک دەهێنن یان کارێکیان هەیە کە ڕێگرە لە منداڵ بوون یان کەسەکە شێرپەنجەی هەیە و نایەوێت لە کاتی چارەسەر هێلکەکانیان لەدەست بدەن. بۆیە وەکو پاشەکەوتێک بۆ ئەو کاتەی کە دەیانەوێت منداڵیان ببێت ئەم تۆ و هێلکانە بەکاردەهێنرێنەوە. بەڵێ پیاوەکانیش هەمان سوودی لێوەردەگرن. بۆ نمونە لە حاڵەتی شێرپەنجە بەم ڕێگایە دەتوانن تۆکانیان لە کاریگەری چارەسەری کیمیایی بپارێزن. زۆر جار کە ئێمە لێرە نمونەی تۆوەکان بۆ مەبەستێکی تر وەردەگرین ئەوەی زیاد دەبێت هەڵیان دەگرین کە ئەمەش ئاسانکاریەکی زۆر باش دەبێت و ماندوو نابن بە سەردانکردنەوە و نەشتەرگەری زیاتر. هلا هو المفروض بضل على طول. خۆی لە ڕووی زانستیەوە دەتوانین هەتایە بیان هێڵینەوە. بەڵام ئەگەر بیری لێ بکەینەوە کۆرپەلەکان لە ماوەی 2 هەتا 5 ساڵی دوای لەدایکبوونی منداڵی یەکەم بەکاردەهێنینەوە بۆ خستنەوەی وەچەی نوێ. ناکرێت کە ژن و مێردێک دێن تۆ هێلکەکانیان بە جۆرێک لە نەشتەرگەری لێوەردەگیردرێت بۆ جاری داهاتوش ئەزیەت بدرێنەوە. بۆیە بۆ ماوەیەکی زۆر بۆیان هەڵدەگرین دەتوانم بڵێم بۆ چەندین ساڵ دەتوانین بۆیان بپارێزین. پێشکەوتنە پزیشکەکان لە وڵاتی ئوردن لە هەردوو کەرتی حکومی و تایبەت هەستی پێدەکرێت بەڵام کەرتی تەندروستی لە نەخۆشخانە تایبەتەکاندا گەیشتۆتە لووتکە بە شێوەیە کە کۆمەڵەیەکی تایبەت بەم نەخۆشخانانە دامەزراوە و زۆر گرنگی بە بواری گەشتیاری بۆ چارەسەرکردن لە ناو ئوردن دەدات. دکتۆر فەوزی ئەلحەمووری سەرۆکی کۆمەڵەی نەخۆشخانە تایبەتەکانە. پرسیاری لێ دەکەم کە چۆن ئوردن توانی ببێتە پێنجەمین وڵاتی جیهان لە بواری گەشتیاری پزیشکیدا. حقق الأردن نجاحات كبيرة بأن أصبح المقصد الأول للسياحة العلاجية في ئوردن سەرکەوتنی گەورەی بەدەستهێناوە بۆ تا شوێنێک کە هەموو کەسێک ڕووی تێدەکەن بە مەبەستی چارەسەر. ئەمە شتێکی تازە نییە. لە ساڵی 1970 یەکەمین نەشتەرگەری لێرە ئەنجامدرا. ئەو نەشتەرگەریە نەشتەرگەری کردنەوەی سینگ بوو. ئەمە یەکەم نەشتەرگەری لەو جۆرە بوو لە نیشتیمانی عەرەبی. بە هەمان شێوە هەمان ساڵ ئێمە یەکەمین نەشتەرگەری چاندنی گورچی لەمان ئەنجامدا. دەستکەوتەکانی ئێمە بۆتە هۆی ئەوەی ئێمە بچینە ناو نەخشەی جیهانی گەشتیاری تەندروستیەوە. ئێمە توانیمانە ساڵانە زیاتر لە 200,000 کەس وەکو گەشتیاری تەندروستی وەربگرین. لەو ژمارەیە زیاتر ساڵانە سەردانی ئێرە دەکەن بۆ چارەسەر. نهێنی سەرکەوتنی ئوردون لەم پرسەدا سەرەتا بریتی بوو لە دروستکردنی ئەو کەسانەی پێویستن بۆ ئەم کارە. ئێمە توانیمان پزیشکی پێویست هەروەها کادری تەندروستی پێویست لەم بوارەدا دروست بکەین. ئێمە توانیمان ئاستی کادرە تەندروستیەکانی خۆمان بگەینە بەرزترین ئاست لە هەموو ناوچەکە. جگە لەمە ئێمە پزیشکانی خۆمان نار بە وڵاتانی دیکەی جیهان. ئەمە بووە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین نەخۆشخانەی باشتر دروست بکەین. ئەمڕۆ ئەگەر ببینیت زیاتر لە 60 نەخۆشخانەکانی ئوردون نەخۆشخانەی تایبەتن. ئەم نەخۆشخانە بە باشترین شێوە ئامادەکراون و هاو شێوەی نەخۆشخانەکانی دیکەی جیهانن. هەروەها توانیمانە باشترین پێوەر لە نەخۆشخانەکانی خۆمان جێبەجێ بکەین. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ئێمە متمانەمان پێ بکرێت. نەخۆشخانە
نەخۆشخانەکانی ئێمە هاوتای نەخۆشخانەکانی ئەمریکان. جگە لەمە تێچووی چارەسەر لە نەخۆشخانەکانی ئێمەدا تێچووکی زۆر کەمە بۆ ئەوەی هەموو کەسێک بتوانێت بێتە ئوردون و لێرە چارەسەری خۆی بکە. هەر بۆیە چارەسەر و تێچووی چارەسەر لە ئوردون کەمترە وەک لە ئەوروپا یاخود لە ئەمریکا. ئەمەش بۆتە هۆی ئەوەی ژمارەیەکی زیاتر لە خەڵک لە ئەوروپا و ئەمریکا دوورکەونەوە ڕوو لێرە بکەن. لەبارەی کوردستانەوە خەڵکیی زۆر ڕوو لێرە دەکەن چونکو ئەوان پێیان وایە لە ئوردون هەست بە غەریبی ناکەن. نەریت و کولتوری خەڵکی ئوردون نەریتێکیکە نزیکە لە خەڵکی کوردستانەوە. خەڵکی ئوردون خەڵکێکی میوان دۆستە، پێشوازی لە نەخۆش دەکا هەر لە فڕۆکەخانەوە تا دەگاتە نەخۆشخانە. تەنانەت لە کۆتایی چارەسەرەکەشدا ئێمە کۆمەڵێک گەشتی تووریان بۆ ڕێک دەخین. بۆ شوێنە گەشتیارەکان بێگومان بەستم ئەوەیە هیچ گومانی تێدا نییە سەرکەوتن لە پێشکەشکردنی چارەسەری تەندروستی پێویستە بۆ ئەم مەبەستە ئێمە و بەرهێنانمان هەبێت. نزیکەی لە 8.5 لە کۆی گشتی و بەرهێنانی نەتەوەی و ئوردون ئێمە لە پرسی نەخۆشخانە و لە پرسی چارەسەری تەندروستیدا خەرجی دەکەین. لە کوردستان توانای مرۆیی زۆر باشمان هەیە. پزیشکی زیرەک و کارمەندی کارامە کار دەکەن. بەڵام خراپی سیستم و کەمی بودجەی تەرخانکراو لەلایەن کابینەیەک لە دوایەکەکانی هەرێم و عێراقی فیدراڵەوە وای کردووە کە کەردی تەندروستی سەرەڕای ئەو هەموو توانایانە نەتوانێت کێبڕکێ لەگەڵ وڵاتانی دەوروبەر و جیهان بکات. چونکە ئەگەر نەخۆشی خۆمان متمانەی بۆ بگەڕێتەوە بە دڵنیاییەوە بۆ هەموو جۆرە چارەسەرێک سەفەری دەرەوەی وڵات ناکات. هەر شاد بن.